یەکێتی لە نێوان ئەنقەرە و بەغدا و تاراندا چی دەکات؟ هاوکێشە هەرێمی و ناوخۆیەکان دۆخی یەکێتی ئاڵۆزتر دەکەن. یەکێتی نیشتمانی کوردستان لە دۆخێکی باشدانە، ئەوەش بەرمەبنای گۆڕانکاریە هەرێمی و ناوچەیەکان. ئێستا کە حکوومەتی هەرێم و بەغدا ناکۆکیەکانیان لەسەر موچە گەیشتۆتە لووتکە، لە وێنە گشتەکەدا تەنها پارتی دەردەکەوێت کە ئیدارەی ململانەکە دەدات. هەرچەندە یەکێتی پشتیوانی بۆ حکوومەتی هەرێم دەربڕیوە لە پرسی موچە و کێشەداراییەکان لەگەڵ بەغدا، بەڵام گوتاری سیاسی و میدیای ئەو حیزبا ڕوون نییە و هێشتا نازانرێت چی دەکات. هەندێک جار وەک ئۆپۆزیسیۆن میدیا و پەرلەمانتارەکانی قسە دەکەن و هەندێک جاریش وەک دەسەڵات. هەرچی کێشە هەرێمایەتیەکانی دیکەی وەک کاریگەری ئێران و تورکیایە، یەکێتی لە قۆناغێکی ڕاگوزەردایە، هاوشێوەی دووڕێیانێکی سەخت کە قورسە بەبێ باجدان هیچ کام لە ڕێگاکان بگرێتە بەر. دوای هێرشەکانی ئیسرائیلیش بۆ سەر ئێران وا دەردەکەوێت ئێران نیگەران بێت لە یەکێتی. دەستپێکردنەوەی هێرشە درۆنیەکان و گۆڕینی ئاڕاستی هێرشەکانیان بۆ سەر سلێمانی ئەم جارە زیاتر ئەوەی لێدەخوێندرێتەوە کە دۆخی پەیوەندیەکانی ئێران و یەکێتیش باش نییە. هەرچی پرسی تورکیا و چەکدانانی پەکەکەشە وەک ئاڵنگاریەکی دیکە دەبینرێت بۆ یەکێتی. هەفتەی پێشوو قوبات تاڵەبانی لەگەڵ ئیبراهیم کاڵن سەرۆکی میت لە هەولێر کۆبووە. دوایەوەش پرۆسەی چەکدانانی گروپە گریلاکە لە سنووری سلێمانی پێدەچێت دەستپێکێکی نوێ بێت لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی یەکێتی و تورکیا، کە هەم لایەنی باش و هەم ڕیسک و سەرکێشیشی بۆ یەکێتی تێدایە. چونکە نزیکبوونەوەی هەر لایەنێکی سیاسی لە وڵاتێکی هەرێمی، وڵاتانی دیکە وا سەیری دەکەن کە لەسەر حسابی ئەوانە. هەر بۆیە یەکێتی بە کاتێکی هەستیاردا تێدەپەڕێت لە پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا و ئەنقەرە و تاراندا. ئایندەی ڕووداوەکان و پێشاتەکانیش دیاری دەکات کە تا چەند ئەو حیزبا بارودۆخەکان لە بەرژەوەندی خۆی یەکلای دەکاتەوە، یان زیانی زیاتر بەرپێگە و سەنگی لە ناوچەکەدا دەکەوێت.